بەهۆی شەڕ و پێکدادانەکانی هەفتەی ڕابردووی نێوان چەکدارانی داعش و هێزە ئەمنیەکانی کەرکووکەوە زیاتر لە 1 ملیۆن دۆلار زیان بە شاری کەرکووک و ئوتێل و پێشانگەکانی ئۆتۆمبیل و ئۆتۆمبیلی دەستگا ئەمنیەکان گەیشتووە. خاوەنی ئوتێلی دارولسەلام و سنەوبەر کە دوانن لە ئوتێلە ڕاقیانەی کەرکووک دەڵێت ئوتێلی سنەوبەر لە 180 زیانی بەرکەوتووە و ئوتێلی سەلامیش دەبێت لە سەرەتاوە دەست بە دروستکردنەوەی بکرێت. خاوەنی پێشانگای عادل بۆ فرۆشتنی ئۆتۆمبیلیش دەڵێت زیاتر لە 10 ئۆتۆمبیلیان زیانی بەرکەوتووە کە ژمارەیەک لەو ئۆتۆمبیلانە گولەنەبڕن و نرخەکەی بە 11 دەفتەر دۆلارە. وڵای وەکەوە تۆ بینی ئێستا ئوتێلەکە ئەمە سندق سنۆبەرە لە 180 سوتاوە 120 بۆنی ئاگر و یعنی تەپلیش بووە ئوتێلەکە. ئەمەش فندقی دارسەلام ئوتێلی دارسەلام ئەمە چوارشەم من تەواو کردەوە تامیرەکەی پێنجشەم ینی جومعە وای لێ هاتەوە. ئەمە هیچ سەتاسەت یعنی دەبێت بیڕخێتەوە ئوتێلەکە یعنی زەرەرمان زۆرە خوا قبول ناکەن. ئەمە چەند جارەوە هەموو کەرکووک گەزانێ ئەم ئوتێلانە یعنی تەپلیشە بێتەوە. يعني سيارة لسه حموي زلل كردوا سوا سيارة ما سواوا باقي سيارة كان حموي تلقي خواردوا أو سيارة كدي كي يعني سوادنا كنوا نوش أنا حموي 2015 حموي زلل كردوا لبا شو قوانا درعبون انت وانا هاتوا انا اللي انا واش لدواء وانا تاثير ناكا انت او تلقانا حموي لسر وانا ديتوا نعم زوز المانكر جگەل لە زیانی مادی هاوڵاتیان زیاتر لە 40 ئۆتۆمبیلی دەستگا ئەمنیەکان و ئەندامانی هێزانەکان و ئاسایی سوتاون و تێکشکاون. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش دەڵێت جگەل لە بڕیارێکی پێشووتری ئەنجومەنی وەزیران بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی کارە تیرۆریستیەکان هیچ بڕیارێکی تازە نییە بۆ قەرەبووکردنەوە. جاري هیچ لینێک دەرنەچووە هیچ راپۆرتێک دەرنەچوە دەربارەی سەر زەرور زیانەکان هیچ شتێک راپۆرتێک ئەمە ئەنجومەن نەگەشتووە تا ئێستاکە. پێشووتر ئەنجومەنی وەزیران بڕیارێکی بۆ قەرەبووکردنی هەر کەسێک لە زیانی داعش تووشی یان هەر ڕووداوێکی ئێرهابی کە ڕووەدا لە عێراق بەگشتی ئەوە بڕیارێکی کۆنە بەڵام بڕیاری تازە نازەمە تاسە دەرنەچوە لە مەجلیسی وزرا بەس ئینشاڵڵا هەر لەسەر بڕیارە کۆنەکە ماوەتەوە. لە ماوەی زیاتر لە 2 ساڵی ڕابردوودا شەڕی داعش جگە لە زیانی گیانی بۆ عێراقیەکان زیانێکی زۆری مادی بەم وڵاتە گەیاندووە و ئێستاش عێراق و هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە داهاتیان دەدەن بە خەرجی شەڕی داعش و کڕینی چەک و تەقەمەنی بۆ شەڕە. ئەمە جگە لە کاولبوونی سەدان گوند و شار و شارۆچکە لە عێراق و ئاوارەبوونی هەزاران خێزان لە ناوچەکانی خۆیان لە سای شەڕی 2 ساڵەی داعش کە زیانەکان بە 100 ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.